is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ناو پەرلەمانی کوردستانەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسێکی گەرم و گرنگی ڕۆژ. دیارە لایەنەکان یاخود کۆبوونەوەی پێنج قۆڵی بڕیارە بەردەوام بێت بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە سیاسی ئێستا لە هەرێمی کوردستاندا هاتۆتە ئاراوە کە بە دیاریکراوی مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە. بەڵام ئەم بابەتە هێشتا لە ناو پەرلەمانی کوردستاندا ڕێگە چارەی یاسایی بۆ نەدۆزراوەتەوە. دیارە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بڕیار بوو کە کۆبوونەوەی نائاسایی ئەنجام بدات، بەڵام بە هۆکاری تەواو نەکردنی نیسابی یاسایی لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەو کۆبوونەوە نائاساییە ئەنجام نەدرا. ئەم شەو قسە دەکەین لەسەر کۆمەڵێک لەو بابەتانە و بە دیاریکراوی لەسەر کۆبوونەوە یاخود ئەنجام نەدانی کۆبوونەوە نائاساییەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بە میوانداری بەڕێز فەخرەدین قادر، سکرتێری پەرلەمانی کوردستان. زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک فەخرەدین، سپاس دەکەم. بەڕێزان، وەکو هەمیشە ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT هەر پرسیارێک هەر کۆمنتێکتان هەبێ دەتوانن بۆ ئێمەی بنێرن تاوەکو منیش لێرە بتوانم وەڵام لە میوانەکەم وەربگرمەوە. کاک فەخرەدین، دەمەوێت سەرەتا بزانم بەرنامەی کاری ئەمڕۆی دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستان بڕیار بوو چی بێت؟ دیاری کرابوو؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سپاس. لە ڕاستیە دانیشتنی ئاسایی پەرلەمانی کوردستان بە پێی پێڕەوی پەرلەمانی کوردستان بە داوای یەک لە سەرسی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەبەسترێ، یان سەرۆکی پەرلەمان دەتوانێت داواکە کۆبوونەوەی نائاسایی ببەسترێ، یان سەرۆکی حکوومەت داوا لە سەرۆکی پەرلەمانکە کۆبوونەوەی نائاسایی ببەسترێ. کارێکی پێڕەویە. 49 ئەندامی پەرلەمان داوای دانیشتنی نائاساییان کرد و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەرنامەی دانا بۆ داواکاری و ئەندامانی پەرلەمان. بەرنامەی کاری ئەمڕۆ یان بەرنامەی کاری دانیشتنی نائاسایی پەرلەمانی کوردستان یەک تەوەرابێ، ئەو تەوەرەی کە بانگهێشتی بۆ کرێ. بانگهێشت کرا بۆ گفتوگۆکردن لەسەر هەمواری چوارەمی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان بۆ پرسی چارەسەری قەیرانی سەرۆکاتی هەرێمی کوردستان. تەنها بەرنامەتیایە بریتی بوو لە گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆژە یاسایانی کە لەلایەن چوان فراکسیۆنی پەرلەمانی کوردستانەوە پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کرابوو، خوێندنەوەی یەکەمی بۆ کرابوو و ڕاپۆرتی بۆ ئامادەکرابوو لە لیژنەی یاساییە. دوجار سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە پێی پێڕەوینی خۆی پەرلەمانی کوردستان پێویستە لە نزیکترین دانیشتنی ئاسایی یان نائاساییە گفتوگۆ لەسەر ئەو پرۆژە یاسا بڕیارە بکە. ئێمە ئەمڕۆ پەیڕەوی و یاساییمان بە ئەنجام گەیاند. باشە. دوێنێ ئێوارە تاوەکو بەرەبەیان لایەنی سیاسی بەشداربووی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەدا بوون بۆ گەیشتن بە سازان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان و چارەسەرێک بۆ ئەم قەیرانە دیارە بە حوزوری نوێنەرانی یاخود بە دیاریکراوی نوێنەری ئەمریکاش داوا کرا لە پەرلەمانی کوردستان کە دانیشتنەکە دوا بخات بۆ یەکشەمەی داهاتوو. بۆچی دوا نەخرا؟ ینی داواکە ڕەت کرایەوە بەڕەسمی یان هیچ وەڵامێک نەبوو بۆ ئەو داوای لایەنەکان؟ بەداخەوە مێ بگەڕێمەوە بۆ سەرەتایی دەستپێکردنی ئەم پرۆسەیە لە پەرلەمانی کوردستاندا و پێشبینی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بۆ نەمانی کات و چوونە کۆڵان بۆ ئەم کاتە، بۆ ئەم کارە، بۆ ئەم پرۆژەیە، بۆ ئەم پرسە گرنگە. ئێمە لە سەرەتای مانگی 12 ساڵی 2014 سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لەگە سەرۆکی فراکسیۆنەکان دوو بابەتمان بەجد گرت لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە و ئەوانیش لە ڕێگەی خۆیانەوە بۆ پارتە سیاسیەکانیان، پرسی دەستور و پرسی سەرۆکی هەرێم، سەرۆکاتی هەرێمی کوردستان. بینیمان ئیرادەیەک هەیە بەڕاستی کە بەرەو ئەوە ڕوا زۆر بە گرنگ ئەو دوو بابەتە وەرناگرێ. بۆیە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەنگاوی دووەمماننا، هەنگاوی دووەممان برێتی بوو لە سەردانی کەسی یەکەمی پارتە سیاسیەکان و سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانمان کرد. هەردوو پرسەکەمان لەگەڵ باس کرد کە ئەمە دوو پرسی زۆر چارەنووساسی گرنگن. دەستور گرنگە بۆ هەرێمی کوردستان، دوای 23 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستان دەستوری نەبێ. دەستور چەترێکی گەورەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان و پرسی سەرۆکی هەرێم کاتی هەیە، مودەیەک دێتە پێشەوە، کاتێک دێتە پێشەوە پرسی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان، ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کۆتایی پێدێ. بۆیە پێشبینی ئەومانە کرد کە لە سەرەتاوە چارەسەری بکەین و ئەو سیناریۆیانەی کە ئاسایی و یاساین کاریان لەسەر بکەین بۆی نەکەوینە کاتێک وەختی زایع بەڕاستی کە ئێستای و بۆ شێوەیە بینیمان. ئێمە هەستمان کرد بالفعل ئیرادەیەک هەیە، ئەوێ زۆر شرگیری بکە، ئەوێ زۆر کات بە فیڕۆ بدا لەو پرسەیە. بەرحاڵ وازە گەشتە ئەوەی
من بتحديد ئەگەر وەکو سکرتێری پەرلەمان ئاماژە بەلایەن نەدەم بەڵام دیارە ئیرادەیە لە پەرلەمانی کوردستانە لایەن فراکسیۆن دیاریکراوی پەرلەمانی کوردستانەوە و لایەن پارتی سیاسیەوە ئیرادەکە وای کرد بالفعل کە کات زۆر بەفی ڕۆدرا تاوای لێ هات زەمن بگاتە ئەوەی کە پارتە سیاسیەکان شەو ڕۆژ کۆبوونەوە بنەدەن یەک لە شەشی ئێوارەوە کۆبوونەوە بکەن تا حوتی بەیانی بۆ وای لێ هات لە حاڵەتێکا کە زەمانێکی زۆر لە بەردەما بوو لە حاڵەتێکا کە دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئاگاداری کردبوون و ئەم پرسانە گرنگن چارەسەری بکەن بەڵام بە دڵنیاییەوە پەرلەمانی کوردستان کاری پەیڕەوی و یاسایی خۆی کرد و دانیشتنی ئاسایی خۆی بڕیاردا بەڵام بەداخەوە ئەوەی کە بینرا ئەوەی کە جێگەی نیگەرانی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بوو لە کۆبوونەوەی 5 پارتە سیاسیەکانە بریتی بوو لەوەی کە نوێنەری فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە ناو لیژنەی دانوستانەکانە نین کە ئەبوو هەبن کە پێویستە هەبن پێویستە ئێمە ئەم فۆرمە نوێی قبولکەین لە هەرێمی کوردستاندا کە بەرەو گەورەبوون و گەشەبوونە ڕۆین هەرێمی کوردستان بەرەو مەدەنیبوونە ڕۆین بەرەو دامەزراییبوونە ڕۆین پێویستە پەرلەمانی کوردستان ببێ مەرجع پێویستە کێشە سیاسیەکان ململانە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستانی گلای بکرێتەوە بەسم گلەیەت لەکوێیە بە دیاریکراوی ئەو گلەیە لایەنەکان ئەو گلەیە لایەنە بەشداربووی ناو حکوومەت و ناو پەرلەمانن کە یەکێک لەوانە کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە پارتەکەی بەڕێستانەوە لە ڕاستیدا هەر 5 پارتی کە لە گفتوگۆیان بوون لە شەوی ڕابردووە تا بەرەبەیانی شەوی ڕابردوو جێگەی گلەیین کە سەرۆکی فراکسیۆنەکانی خۆیان بانگهێشتی ناو ئەو کۆبوونەوانە نەکردبوو کە ئەوان ئاگاداری تەفاسیلی ئیشوکاری یاساییەکەن کە لە پەرلەمانی کوردستانایە من جەخت لەوە دەکەمەوە ئەم پرسە دوو ڕووی هەیە ڕوویەکیان بێتێ لە ڕوویەکی سیاسی ڕوویەکیان ڕوویەکی یاساییە دوجار ڕووە سیاسیەکەشی ئەبێ بە یاسا ڕێک بخرێتەوە ئەم ڕووە یاساییە کە لە حزەیرانی 2013 لە پەرلەمانی کوردستاندا ویلایەتی بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان 2 ساڵ درێژ کراوەتەوە هەر بە یاسا معالەجە کراوە چارەسەر کراوە بۆیە گلەیەکە ئەوەیە ئەگەر ئەندامانی پەرلەمانی کوردستان یان بەلانی کەم سەرۆکی فراکسیۆنەکان بەشداری دانوستانەکان بوونایە پیانەوتن کە ڕێگا چارەکان چۆنە و چۆن معالەجە بکرێ نەک ئەوەی کە بێتە ئەوەی کە داوا بکرێ پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی دواب خابۆ کاتێکی دیاری کراو لە حاڵێکدا کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە فەرمانێک بانگهێشتی ئەندامانی پەرلەمانی کوردستان کردووە و بەرنامەی کاردا بەشکراوە و من جارێکی کەش جگە لەو گلەیەکە لە پارتە سیاسەکانێک وەکو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پێویستە ئەو گلەیەش لە فراکسیۆنێکی دیاریکراو لە پەرلەمانی کوردستان بکەم کە ئەمڕۆ ئەیتوانی مرونەتێک پیشان بدا پێ نەچەقێنە لەسەر قسە فراکسیۆنە بەوازحی فراکسیۆنی زرد لە پەرلەمانی کوردستان ئەیتوانی مرونەت پیشان بدا ئێمە لە کاتژمێر 9:30 کەوتینە دانیشتنی دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان خۆمان بەجیا و دوجار لەگەڵ دوای ئەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە بۆ ئەوەی لێرە معالەجەیەکی یاسایی هەم بۆ ئەو ئیرادەیە بکەین کە لای پارتە سیاسیەکان هەیە و هەم ئیرادەی پەرلەمانیش ئیرادەیەکی وەستاوە ئیرادەیەکی قائیمە پێویستە ڕێزی لێ بگیرێ ناکرێ ئەمە دووبارە ئەەکەمەوە ناکرێ پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمانی کوردستان بەدەسەمەوە بکرێن یان وایان لێ بکرێ نەتوان ئیرادی خۆیان ممارەسە بکەن باشە سیاسیەکان ئێمە نردوتە ئێرە لە ڕێگەی دەنگداری هاوڵاتیانی کوردستانەوە بۆیە پێویستە ڕێز لە ئیرادی پەرلەمان بگیرێت کاتێک کە نوێنەری ڕێز لەو ئیرادەیە ناگرێت ئەگەر ڕێزی لێ نەگیرێت ئەو کەش و هەوایی بە شێوەیەکی گشتی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە فۆرمی خولەکانی پێشووی پەرلەمان ماڵە لەگەڵ پەرلەمانی کوردستانەکەن بەداخەوە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بۆ یەکەم جارە بە سیستەمی نیمچە کۆتا ئەندامانی پەرلەمانی کوردستان هاتوونەتە پەرلەمانی کوردستان بۆیە نوێنەری هاوڵاتیانی کوردستانن هاوڵاتی کوردستان دەنگی داوە ڕاستە دەنگیاوە بە قوارێکی دیاریکراو بەڵام دەنگیاوە بە پاڵەوراوێکی دیاریکراو کە ئیسی ئەندامی پەرلەمانە لە پەرلەمانی کوردستانە بۆیە فۆرمی پێشووتر پێویستە وەلا بنین ئێستێ بین ئێمە تەکید لەوەکەمەوە کە پەرلەمان مەرجع بێ کە پەرلەمان ململانە سیاسیەکانێک لای بکاتەوە و ئەو گلەیەش بەجددی لە پارتە سیاسیەکان هەیە پارتە سیاسیەکان پێویستە کە سەخاوەن بڕیارەکانیان وەکو وڵاتانی پێشکەوتوو هەر نزیکتر وەکو عراق ئەنجومەی نوێنەرانی عراق باش کە قسە ڕۆشتوەکانیان بێت لە پەرلەمانی کوردستان هەبن نەک خۆیان بە گەورەتر و بە نەزرەیەکی گەورەی ئیستیعلایی تەماشای پەرلەمان کەن پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانە لە هەرێم